ئەمە ڕژاردنە باڵانسی هێزەکان دیاری ئەکا کەوا لەو پێش بە شێوەیەک لە شێوەکان نەتوانراوە بزانین باڵانسی هێزەکان چۆنن بە شێوەیەک لە شێوەکان دیفاکتۆ و ئەمری واقع بەکار هاتووە، بەڵام ئەم جارەیان هێزەکانە بنە نوێنەری خەڵک بە شێوەیەکی ڕاستەقینە و ئەوەی لەوە پێش بووەتە هۆی دەردەسەری، بووەتە هۆی ناسەقامگیری، بووەتە هۆی کێشە و گرفتی ئەمنی، بووەتە هۆی ئەوەی گەندەڵی لەم شارە زیاد بکرێت. لەم هەڵبژاردنا خەڵک ئەتوانێت بە ئازادی دەنگەکانی خۆی بدا بەو لایەنە سیاسی کە ئەزانێت ئەتوانێت خزمەتگوزاری پێشکەش بکە. یەکێک لەوانە مەسەرەن ئەو لیستی 163 کە بە فەرمی ئەم دوو هێزە لەو نەبوونیەی لەو بێبوجەی لەوەی نان بووە لە ناو ئیداراتە ئێستا توانیویانە لە ڕێگەی خەدەماتی خۆیانەوە مەسەن لە ڕێگەی بۆ نمونە دەستگای بەخشینی خێرخوازی توانیوەتی فەرعێک لە خەستەخانەکانی بەخشین لەوێ بکاتەوە، توانای بەخێوکردنی هەتیوانیان هەبووە، هاوکاری کەم دەرامەدیان کردووە. ئەمە جگە لەوەی کەوا پەروەردە کە ئەخلاقی کۆمەڵگە لەلایەنم هێزانەوە بەڕاستی احتیمام و گرنگیەکی زۆری پێدراوە کەوا بتوانن ئەو ئەخلاقی ڕەسەنەی کە کۆمەڵگەی کوردەواری هەیە بوو و کۆمەڵگەی کەرکووک کە لە پێکەوە ژیانە هەیان بووە، من قەناعەتم وایە ئەم دوو هێزە سیاسی کەوا لە لیستی 163 خۆیان بینیوەتەوە ئەتوانن پارێزگاری لە بنەما ڕەسەنەکانی ئەخلاقی کوردەواری ئەکەن و لە بنەما ئاینیەکانی بکەن و بنەمای ئەوەی کەوا نموزەجێکی جوانەوە کورد تەقدیمیکەن بەداخەوە ئەو دوو هێزە سیاسی کە لەو پێش لە کەرکووکا باڵا دەست بوون جگەل لە نەهامەتی بۆ هەموو پێگاتەکانی ئەو ناوچەیە و بۆ پێگاتەی کوردی بەتایبەتی جگەل لە هامەتی هیچی تریان فەراهەم نەهێناوە. بوونی مامۆستا فەرحان لە ئەنجومەنی پارێزگاکانە بەتایبەتی کە اختصاصی محاسبەیە کە لە اقتصاد تێگا کە لە ژمێریاری شارەزایە و پسپۆڕە، ئەمە ئەتوانێت لە مەسئلەی بوجا هەموو وردەکاریەکان بخاتە ڕوو و بتوانێت داکۆچیەکی تەواو بکە لە پشتی کەرکووک لە هەموو بارەکانەوە، لە پترۆدۆلارە، لە مەسەلەی تەکریرە، لە بەشی پارێزگاکە، لەو ڕێگانەی کە بەکاری هێنن و لەو تەشیع مالیانەی کە ئەکرێ. بۆیە بوونی مامۆستا فەرحان بەڕاستی بە گرنگەزانم بۆ خەڵکی کەرکووک